في البدء نتشرف بنقل تعازي وتضامن السيد رئيس مجلس الوزراء القائد العام للقوات المسلحة الأستاذ عادل عبد المهدي ووقوفه معكم في هذه الذكرى الأليمة. پرسە و سەرخۆشی دکتۆر عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانتان بۆ ئەم ڕۆژە خەمناکە پێڕادەگەێنم و هاوبەشی خەم و ئێش و ئازارەکانتانە کە بە درێژایی مێژوو ساڕێژ نابێت و لەبیر ناکرێت. هەروەک گەلی عێراق و هاوڵاتیانمان لە کوردستان لەم ڕۆژانەدا یادی تاوانەکانی ئەنفال دەکەنەوە کە ڕژێمی دیکتاتۆری بەعز ئەنجامیدا دژی هاوڵاتیانی کورد کە بەهۆیەوە دەیان هەزار هاوڵاتی بێتاوان شەهید بوون لە یەکێک لە ترسناکترین و قێزەونترین تاوانەکانی کوشتنی بە کۆمەڵ لە مێژووی نێماندا. تاوانکاریەکانی ڕژێمی دیکتاتۆری دوور لە پێودانگی مرۆڤایەتی بوو کە بەهۆی تاوانەکانی ئەنفالەوە 182,000 ژن و پیا و منداڵ و بە ساڵاتچوو بوونە قوربانی و هەزاران گوندی ئارامیش لەناوبران و دانیشتوانی ناوچە ئارامەکانیش دەگیر کران بە ئامانجی گۆڕینی دیموگرافیای ناوچەکە لە چوارچێوەی سیاسەتەکانی بەعزدا و شاردنەوەی شەهیدەکان لە گۆڕی بە کۆمەڵدا. خوشکان و برایان، تاوانەکانی ئەنفال وەحشیگەریەک بوو کە پێشتر هاوتای نەبووە و ئەوەش بێگومان کۆتایی ڕژێمێکی سەرکوتکار بوو. جارێکی تر لە سپایکەر و بادووش و خەفسە و عەلەم و دۆر و حەمام عەلیل و شەنگال 73 گۆڕی بە کۆمەڵ دۆزرانەوە و تیمەکانی هونەریش بەردەوامن لەسەر کارەکانیان بۆ دەرهێنانەوەی ڕووفاتەکان و پشکنینیان و تەسلیمکردنەوەیان بە کەس و کارەکانیان لە شەنگالیش بەردەوام دەبن تا تەواوی گۆڕەکان هەڵدەدرێنەوە. لە دوو ڕۆژی ڕابردووشدا گۆڕی بە کۆمەڵ لە پارێزگای موسەنا دۆزرانەوە کە دەگەڕێنەوە بۆ سەردەمی ڕژێمی لە ناوچووی بەعس. في محافظة المثنى قبل يومين تعود لحقبة النظام الدكتاتوري تدل على أن طريق تحقيق العدالة طويل لكنه ثابت الخطى